ئێمە باز لە ڕۆژگارێکەکەین کە بەڕاستی لەباری ئەخلاقیەوە لەباری سیاسیەوە لەباری سەربازیەوە بڕیارێکی زۆر گرنگ و چارەنووسازیان داوە ئەتوانم بڵێم لۆژیکێکیان ڕەت کردوێتەوە کە شۆڕشی لەسەر بنیادنرا بوو. یەکێک لەو خاڵانە بەڕاستی زۆر گرنگە کە کاری بەڕاستی قسەمان لەسەر هەبیانی چۆن ئەم ئینسانانە دوای ئەنفال ئامادە بوونە ببنەوە پارتیزان و بەرگە لەم پرەنسیبە بکەن. خاڵێکی کە بەڕاستی هەمیشە پارتیزان ئەوایە خۆیان لە ڕوبەڕووبوونەوەی سەربازی بپارێزن. چکە ئازایەتی نەبووە وەکو هەموو ئەو پارتیزانانێک کە لە مێژووی مرۆڤایەتی بوونیان هەبووە ئەڵەن کاکە ئێمە نامانێ ئێوە بڕۆن پەلاماری سوپایەک دەن تەنها بڵێن ئێمە ماوین دوو فیشەق بتەقێن و دوای ئەوە ڕابکەن. ئەمە بۆ 2000 درێژە بە خەباتی سیاسی بدەن وە بڵێ ئێمە ماوین بەعز ئێمە ماوین ئێمە ئاش بەتاڵمان نەکردووە. پارتیزانێک لە نێوان گڕ و کڵپەدا لە نووسینی پارتیزان واتە پێشمەرگەیەکی پارتیزانی دوای ئەنفال حەمەڕەشید یان ڕەشید عەلی سەعید بە ناسراوە بە حەمەڕەشید توکنی ئەو نووسیوێتی تەبان هەڵبەت بە دەستخۆشیەوە ناوەڕۆکی ئەم کتێبە لە دروستبوونی گوندەکەیەوە دەست پێیەکە هەتا ئەو کاتەی کە مەسەڵەن وەکو گەنجێک واتە بەر لە کامەڵبوونی تەمەنی بووەتە پێشمەرگە لە پێش ئەنفال و 2000 پێشمەرگەیەک لە دوای ئەنفال واتە مانەوەی لە جەوڵەکانی گەرمیان جێڕانەوەی هەموو ئەو وردەکاریانەی شەڕ و خۆشاردنەوە و ئەو جارێکی تر خۆشارنەوەیەکی تایبەت لە دوای ئەنفال لە ناو حەشارگەکانیان و ڕۆیشتن بەشە و خواردنەکانیان مەسەلەن جۆرێتی ئەو خواردنانەی کە حتمەن زۆر خراپ بوون و تەحەداکردنی واقع ئەو واقعەتاڵەی کە گەرمیان تەنانەت زیندەوەری تیانەما بوو واتە تەنانە گەر سەگێکیش ببینرایە لەو جەوەڵانەی گەرمیان کۆپتەرێک کوش بەڵام ئەمان مانەوە. کتێبەکە بە بڕای من زۆر گرنگە بۆچی گرنگە بۆ ئەوی کە ئینسان فێری بەرەنگاری بێ بێگومان باسی بەرگریەکانی ئەنفالی شەکە باسی هەموو خۆناغاناکە کە خۆی بەرگری تیا کردووە لە ئەنفالیەکەوە تاکو و ئەنفالی 5 و 6 و 7 بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە یا بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە کە کتێبێک بنووسرێتەوە هەم مێژووی میلەتەکەی بنووسێتەوە و هەم گیانی بەرەنگاری لە تاکا دروستکە کە بەلای منەوە ئەوە زۆر گرنگە. بۆیە ئێمە ئەم ڕۆژەمان هەڵبژارد بۆ ئەم کۆڕە کە بە هەموو دوژمنان بڵێن هیچ دوژمنێک هیچ هێزێک هیچ زەبر و زەنگێک ناتوانێت چۆک بە ئێمەدا بدا کۆڵ بە ئێمەدا بدا کۆڵ بە ئێمە بدا و لە داواکاریە ڕەواکانی گەلەکەمان پاشگەزمان بکاتەوە. توکنی بۆتە پاشخانی ناوی من ڕەنگە زۆر کەس بڵێ ئەم حەمەڕەشید توکنیە لە چیوە هاتووە و کێیە و چی نییە. ڕۆژێک لەگەڵ دووسێ برادرێک چوینە مەکتەبی سیاسی کۆمەڵێک برادر لەوێ دانیشت بوون ئێستەیەک لەو برادرانە کاکشکور لێوە بوو کاک سامان بە برادرانمانی ناسان فلان و فلان وتی حەمەڕەشید توکنیە وتیەوە تەڵتوک بە دەموچایەوە نییە بە چیڵێن حەمەڕەشید توکنی و هیوادارم بۆ داهاتوو ببێتە پند و هاندانی ڕۆڵەکانمان بۆ کە لەو سنوورە بووینە ئەوە بناچمە و تەفاسیلەوە